شوێنی ڕووداوەکە مەرسین بەروار 5 شوبات سەدان پۆلیس لەگەڵ یەکەم نووری بەرەبەیاندا هەڵدەکوتنە سەر ماڵی مرۆڤە نورانیەکان ئیدی گوێیان نەدا بەوانەی ئەمانە کچ و ژنن بەو بەیانیە زووە هەڵیان کوتایە سەر 8 ماڵ تاوانەکەیان زۆر گەورە بوو یارمەتیە و خانەوادانەیاندا بوو کە دەسەڵاتێکی خوێن ڕێژ سەرپەرشتیکارەکانی لە کونجی زیندان قەتیس کردبوون بەڵگەی تاوانەکانیان زۆر گەورە بوو دروستکردنی شفتە و یابراغ بۆ کەس و کارەکانیان یەکێک لەو خانمانەی هەڵیان کوتایە سەر ماڵەکەی ناوی حەلیمە گوڵسوو بوو 8 ژن لەلایەن کۆمەڵێک پیاوەوە لە بەڕێوەبەرایەتی پۆلیس خرانە ژێر ئەشکەنجەوە کە لە ڕاستیدا کاریان ئەوەیە داکۆچی لە یاسا و مافی هاوڵاتیان بکەن هەوڵیاندا بە زۆر لە چیان پێداکەنن هەموو جۆرە زوڵمێکیان بەرامبەریان ئەنجامدا مامۆستا حەلیمە نەخۆشیێکی درێژخایەنی لەگەڵدا بوو بەڵام ڕێگەیان نەدا دەرمانەکانی وەک پێویست بەکار بهێنێ ماوەی 15 ڕۆژ ئەشکەنجەیاندا بەڵام هێشتا ویژدانیان نەجوڵا و نەیان هێش دەرمانەکانی بخوات مامۆستا حەلیمە لە 20 شوبات 2 جار برایە بەشی کۆما لە نەخۆشخانە و جارێکیشیان زمانی پەڕیە قورجی و لە مەرگ نزیک بووە بەڵام هێشتا ویژدانیان نەجوڵا و سەرەڕای راپۆرتی پزیشک کە نابێت لە زینداندا بمێنێتەوە فڕێیاندایە زیندانی تارسوسەوە لە ژووری زیندان کە دەبێ 7 تا 8 کەس بمێننەوە 21 کەسی بە زۆر تێدا ئاخنرا بوو مامۆستا حەلیمە بە نیو دڵەوە چیدی بەرگەی ئەو هەموو ئاشکەنجەیەی نەگرت و لە 28 نیساندا بەرەو لووتکەی ڕۆحی گەڕایەوە زوبەیر گوڵسوو کە دەکاتە برا گەورەی حەلیمە دەڵێت پێش 2 ساڵ و نیو سەرەتا باوکم وەفاتی کرد ئێستاش خوشکەکەمە هێشتا دایکم ئاگای لێ نییە ئێمە لە دەرەوەی وڵاتین و ناتوانین بینەوە خوشکەکەمیان بە ئەنقاس کوشت دڵ هەیە بەرگەی ئەم ئازارە بگرێت برایەکی تریش بە ناوی عیرفان دەڵێت مرۆڤێک پێش ئەوەی دادگایی بکرێت چۆن دەبێت سزا بدرێ خوشکەکەمیان بە ئەنقاس کوشت مامۆستا حەلیمە یەکێک بوو لەو 18,000 خانمەی کە لە زیندانەکانی تورکیا ژیانی بەسەر دەبرد ڕۆحت شاد و جێگەت بەهەش بێت مامۆستا حەلیمە